زانیاریەکانی هەڵەبجە چییە؟ ئەمڕۆ ئەنجومەنی ئافرەتانی هەڵەبجە درێژە بەکار و چالاکیەکانی خۆی دەدات لە ماوەی ڕۆژی ڕابردوودا. بەڵێ بەردەوام بە فەرموو. لە ماوەی ڕۆژ ڕابردوودا خولێکی بەهێزکردنی دیجیتاڵی و بەستنی پەیوەندیەکانی ئافرەتان بە تۆڕە جیهانیەکانەوە بۆ ژمارەیەک لە ئافرەتانی هەڵەبجە کردەوە. ئەم ڕۆژ بەردەوامی بەو خولی و ڕایەنانە دەدات کە وا بڕیارە تا سەر لەواری ئەمڕۆ بەردەوامی هەبێت و لەلایەک تریشەوە بڕیارە سبەینێ کۆبوونەوەیکی چوارپۆڵی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستاندا ئەنجام بدرێت کاتژمێردا، بەڵام تاکو ئێستا شوێنی کۆبوونەوەکان دیاری نەکردووە ئەو چوار لایەنە لە بارەکەی چ لایەنێکیان دەبێت و مەبەستی کۆبوونەوەکەش لەسەر دروستکردنی یەک پاکێجە لە نێوان هەردوو لایەنی ئیسلامی و هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ دابەشکردنی ئەو پۆستانەی کە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە دابەش نەکراوە. دوای کۆبوونەوە چوار قۆڵێکەوە بڕیارە ڕۆژی دووشەمەش کۆبوونەوەی سەرجەم لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێوە بچێت بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان و حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و کۆبوونەوە چوار قۆڵەکەی سبەینێ ئەوەیە کە هەردوو لایەنی ئیسلامی کۆمەڵ و یەکگرتوو یەک لیست دروست دەکەن هاوشێوەی پارێزگاکانی تر کە لیستی خزمەتیان دروست کردووە بڕیارە لە سنووری هەڵەبجەش بە یەک لیست بەشداری لە حکومەتە خۆجێیەکەی هەڵەبجەدا بکەن و ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەدا بکەن. هەرچەندە لە پێشتردا بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان لە NRTەوەی ڕاگەیان کە ئەوان ڕازی نابن بە دروستکردنی ئەو لیستا چونکە لە پێشتردا لە یاخود دەبێت پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە لیستیان دروستکردە یاخود دوای دابشکردنی کورسەکانی ئەنجومەن ئەو لیستە دروست بکەن، بەڵام لە ئێستادا وا بڕێرە سبەینێ ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێت. بەڵێ وریا حەمەکەریم پەیامنێر